هاوڵاتیانی هەرێمی کوردستان ماوەیەکی زۆر چاوەڕوان بوون تا باران ببارێت، مەترسیەکانی وشکە ساڵی بڕەوێتەوە. بەبارینی باران هاوڵاتیان خۆشحاڵ بوون، بەتایبەت کە لە ماوەی 2 ڕۆژدا بڕێکی زۆر بارانباری. بەڵام ئەو بارانە بۆ ژمارەیەک لە هاوڵاتیان بووە مایەی زەرەر و زیان. ئەو دیمەنانەی دەیبینن ناوچەی تاسڵوجەی شاری سلێمانیە. ئەم هاوڵاتیە ماڵی خۆی و براکەی کە بەتەنی ژێکەوە بوون ژێر ئەو کەوت و هیچیان بۆ دەرنەچوو. مناڵ و دایک و عایلە و براژن و هەر هەمووی بەسە سەربانە ڕزگار کردو بۆ ماڵە دراوسێ. نزیکەی بەس بای 30 وەرەقە 35 وەرەقم بەس زەرەری جیازی مۆسیقام لێکەوتووە. لە شەو من لەناو ئەم ماڵەیە بەڕووتی مەلاکەم. ئەو مەحفەزەی پارەشتەکەمە شەو لێرەیە مەلەمانە کرد، باشە بەمەلە سارەمان دەرکرد، بەمەلە حیوانات و تەیر و تورم دەرەکرد. فەرمەوە مەحفەزەی پارەکەیە وەڵا 126,000 تیا بوو. زیانەکان یەک شتمان بوو دەنوژە لە ماڵە فەرموو بە چاوی خۆتان سێ ماڵەکە بکەن. هیچ شتێکەوەی کە بە کەڵک بێت یعنی سەر ئارزیە سافەکەشە بۆمان دەرنەچوو ماڵمان وێران بوو. هەر لە گەڕێکی تاسڵوجە نزیکەی 30 ماڵ ژێر ئاو کەوتن. ماڵێم هاوڵاتیەش کە ئاو تا ناوڕاستی ماڵەکەی هاتبوو زیانی زۆری بەرکەوتووە و مناڵەکانی لە شوێنی دەکتی موبەڕیدەوە ڕزگار کردووە و خۆی و هاوسەرەکەشی لە ماڵەوە ماونەتەوە تا ئاوەکە کەمی کردووە. بەڵای زیانەکان زۆر و ڕزگاربوونیشمان دوو مناڵی پسکۆلانەمەیە لە حوشی دوا لە شوێن دەکتی موبەریدەکەەوە ڕەوانەی سەربانمان کردن بەرو دراوسیات یارمەتیان نین و خۆشم و خێزانی شماینەوە تا تۆزی ئاوەکە ئەوهۆن بۆ تا ئێرە هاتووە ئاو. ئەو بارانە بەخوڕە زیانی زۆری بە ناوچەی تاسڵوجە گەیاند و ئۆتۆمبیل و کەلوپەلی ناوماڵی هاوڵاتیانی ئەو ناوچەیە زۆربەی زیانیان بەرکەوت وەگەوەی هاوڵاتیانی تاسڵوجە ئاماژیان بۆ کرد ئۆتۆمبیل بەسەر ئاوی لافاوە بووە. تقریبا 10 ماڵ زیاتر ئاوی تێچوو بێژگە لەم کۆڵانە. ئەگەر هەمووی حسابکەی لەوانەیە 30 ماڵ ئاوی تێچوو بێت. ئەمجا زۆربەی سیارەی هەیە بۆ سیارەکانی ئاوی بردووە، زۆربەی کوڕێ هەیە لەو دیوە پێشمەرگەیشە داما هیچی بۆ دەرنەچوو هەر هەمووی ئاو بردێتی شتەکانی. خۆشبەختانە زیانی گیانی نییە، بەڵام زیانە مادیەکان زۆرن. حتا شەو من تا سعات نزیکی 1:30 و 2 شەو لێرە بووم، سیارە ئاو بردبووی دیواری ماڵان ناو ڕوخانوێتی لافاو ڕوخانوێتی، فەرمانگەی ئاوی تاسڵوجە دیوارەکانی لافاو ڕوخانوێتی، هەندێک سیارەی بنکەی پۆلیس و ئەوەی شارەوانی خۆشمان ئاو بردبووی هێنامانەوە. زەرەر زیانەکان زۆرن بەڵام بە تەقدیری نازانرێت چەنە. لە ناو شاری سلێمانیش لافاو زیانی بە شەقام و شوێنە گشتیەکان گەیاند و بە زیانەکانی ناوچەی تاسڵوجەشەوە نزیکەی 40 شوێن زیانیان بەرکەوت و تیمەکانی پاکەرەوەش سەرقاڵی پاکردنەوەی شەقامەکان بوون. 40 حاڵەتی نەخوازراومان هەبووە، 27 حاڵەتی ئاو چۆتە ماڵەکانەوەتە شوێنی سەرجێبوون و 10 حاڵەتی شوێنی بازرگانی شوێنی گشتیمان هەبووە. باقی وەژمارەکی کەشی ئەوە لە شەقامەکانە خۆی دەگرێتەوە، شەقامە سەرچەکانی بازدەی مەلی مەحموود وەسیمەتری وەسەی قرگە. لە شاری سلێمانی لە ماوەی 2 ڕۆژدا 106 ملیم باران باریوە کە کۆی گشتی بارانبارین لە سلێمانی بووە 141 ملیم و بەوەش دوای قەزای ماوەت زۆرترین ڕێژەی بارانبارین لە شاری سلێمانی تۆمارکراوە. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.